بەناخێکی پڕ هەژاری داماوی ئێوە لێرە کۆبووینەتەوە لە دوای 65 ڕۆژ لەدانی موچە هاتوین لەم هۆڵە سارد و سڕەدا ناڕەزایی خۆمان ئەدەین بەدەستی خۆی گەورە و دواتر ئەدەین بەگوێی نابیستی حکوومەتی هەرێمی کوردستاندا. ئەمڕۆ هاتوین بە خەڵکی کوردستان ئەڵێین ئەوە زیاتر لە 7 بانگە کەمەندامان بە خێرخوازی دەژین. ئەوە زیاتر لە 7 بانگە کەمەندامان نان نییە لە ماڵیانە. ئەوە 65 ڕۆژە کەمەندامان لە چاوەڕوانی تەنها 100 بۆ 150 هەزاری موچەیەکی سارد و سڕی ئەم وڵاتەدان، بەڵام هەفتە لە دوای هەفتە ڕۆژ لە دوای ڕۆژ پێمان ئەڵێن چاوەڕێکن. هاتوین پێتان ئەڵێین هەتاکەی برسێتی، هەتاکەی نەهامەتی، هەتاکەی چەوسانەوە. ئێوە خۆشان ئاگادارن چی لەم خەڵکاکەن، ئێوە خۆشان ئاگادارن چی بەسەرم کەمەندامان ئاهێنن، ئێوە خۆشان ئاگادارن کەمەندامان چۆرەژین. من هیچ شتێکم نییە بۆ حکوومەت بەس ئەوەی سوکاتی بە کەمەندامەکە، بەڵام داواکارم هاوشێوەی بابان فاروق و ڕێبین فاروق و دەیان خێرخوازی موسڵمانی ئەم وڵاتە بێن بەهانەی کەمەندامانەوە دەستی کەمەندامان بگرن، ئەوە بەرەو جەژنی قوربان ئەڕۆین. سوێن بەخوا ئەگەر ئێوە نەیەن کەمەندامان خۆیان دەبنە قوربانی ئەم جەژنە.